خوێنکاری عزیز لەم خشتە پشتۆلەیەدا 10 دەرەجەی وەزاری لەگەڵ مندا مسۆگەر بکە. سڵاوتان لێبێ خوێندکارانی عزیز، چەند خولەکێکی کەم لەگەڵ مابە بۆی بتوانین لەم چەند خولەکەیە هەموو جۆرەکانی مشتەقات لەم خشتە بچووکەیە لە تۆی عزیز بگەینێ. جۆرەکانی مشتەقات هەمووتان نەزان کە تەنها 5 جۆرە خوێنێ. اسمی فاعل و اسمی مەفعول دوانە لە وەحدەی دوان، صفەی مشەبەهە و اسمی تەفزیل هەردووکیان لە وەحدەی سێیان، صیغەی مبالەغەش لە وەحدەی چواردایە. ئەم پێنجە لەم جەدۆل و خشتە بچکۆلەیە جوان جۆم لێ بگرە، داڵغەت نەڕوە بۆی بتوانین بە ئاسانترین تەریقە لە وەختی ئیمتیحاناتە یاسا گشتیەکانت هەر هەمووی بیر بکەوێتوانێت. ئەمە هەر پێنجیانن، یەک یەک دەچینە سەریان و باسییان دەکەین. یەکەمیان بریتە لە اسمی فاعل، چۆن دروست دەکرێت لە فعلی ثلاثی و لە فعلی غیر ثلاثی دروست دەکرێت بە مەرجە مەبنی للمعلوم بێ بکەر دیار بێ. کارەکەی چییە؟ فاعل مەرفوع دەکا، مەفعول به منصوب دەکا. یاساکەی چۆنە؟ ئەگەر ثلاثی بوو ڕێک لەسەر ناوەکەی خۆی دروستیکە کە پێی دەوترێ فاعل، ئەگەر غیر ثلاثی بوو ئەیکەینە سەر مو سەرەتاکەی کەسرە پێشەخیر یان یا پێشەخیر، ئەو اسمی فاعل تەواو. اسمی مەفعول لە ثلاثی لەگەڵ غیر ثلاثی دروست دەکرێت، بەڵام جیاوازەکەی لەگەڵ اسمی فاعلاوەیە کە ئەو فعلەی لێ دروست دەکرێت مەبنی للمەجهولە، واتە بکەر نادیارە. کارەکەی چییە؟ تەنها نائب فاعل مەرفوعەکە. یاساکەی چۆنە؟ بۆ ثلاثی لەسەر ناوەکەی خۆی لەسەر وەزنی مەفعول، بۆ غیر ثلاثی بە مو دەست پێ دەکات، فەتحە پێشەخیر یان ئەلیف پێشەخیر. یەک تێبینی سەریع لەسەرم دوانە پێ بڵێم. هەر مشتەقێک بە مو دەستی پێکرد، بە مووا بیرن نەچێتەوە خوێندکاری عزیز، بە مو دەستی پێکرد لە 100% یا اسمی فاعلە یا اسمی مەفعولە. اینجا چین بۆ پێش ئەخیری کەسرە و یا بۆ اسمی فاعلە، فەتحە و ئەلیف بۆ اسمی مەفعولە، چونکە مو لە مشتەقەکانی ترە نیمانە. بین بۆ سێهەمیان، صفەی مشەبەهە لە فعلی ثلاثی وەرەگیرێ، بەڵام لازمە تێنەپەڕە ئاگال لێبێ. کارەکەی چییە؟ فاعل مەرفوعەکە، تەمیز منصوبەکە. یاساکەی چۆنە؟ ئەسڵی هەمیان ثلاثیە، فاعیلە، فاعولە، فعلە. تەنها ناوەڕاستەکەیشیان جیاوازە، ئیشمان بە سەرەتاکەی و بە کۆتاییەکەی نییە. ئەگەر لەسەر وەزنی فاعیلە بێ ئەم وەزنانەمان هەیە، ئەفعەلە فعلە معنای ڕەنگ و عیب و جوانی تیابێ، فعلانە فعلە معنای بەتاڵی و پڕی تیابێ، فاعل فاعلەتون معنای دڵخۆشی و دڵتەنگی تیابێ. ئەگەر لەسەر وەزنی فاعولە بێ 6 وەزنمان هەیە، فعال، فعال، فعیل، فعل، فعل، فعل. ئەم سیانەیان پیتەکانی جیاوازە، ئەم سیانەیان حرەکەیان جیاوازە. یەک تێبینی سەریع لەسەرمە پێ بڵێم، زۆربەی کار لە پرسیاری وەزاریە پرسیاری پێچەوانەی تیاتۆتۆ، پرسیاری دەستی چەپی تیاتۆتۆ، یعنی صیفەی مشەبەهەکەی یاوی تێ ئەڵێ بۆم جێڕەڕۆ بۆ ئەسڵەکەی. آخر وەزنیان کە من جیام کردوتەوە لێرە، ئەگەر هاتو ئەسڵەکەی فعلە بوو، تەنها ئەم دوو وەزنەمان هەیە، فعیل لەگەڵ فەیعیل کە تێبینیەکانی لەناو مەرزەمەکان نووسراوە جیاوازیەکەیان چییە؟ چوارەم مشتەقات اسمی تەفزیل، ثلاثی یان غیر ثلاثی هەیە، یان بە نوعیشتر بڵێن بە طریقەی مباشران بە طریقەی غیر مباشر دروست دەکرێت. یەک ئیشی هەیە، کەلیمەکەی دواوەی کە ئیعرابەکەین تەنها بێ بە تەمیزێکی منصوب. یاساکەی زۆر ئاسانە، لەسەر وەزنی ئەفعەلە دروستیەکەین ئەگەر طریقەی مباشر بوو یا فعلەکە ثلاثی بوو. ئەگەر غیر ثلاثی بوو بە طریقەی غیر مباشر فعلی مساعدی بۆێنین کەلیمەکەکەین بە مەصدەر. یاسا اسمی تەفزیل زۆر ئاسانە. آخردانە لە مشتەقات بریتە لە صیغەی مبالغە، لە فعلی ثلاثی دروست دەکرێت مەبنی للمعلومە، کارەکەی بریتە لەوە فاعل مەرفوعەکە، مەفعول به منصوبەکە. یاساکانی یان قیاسیە سێ وەزنی هەیە، یان غیر قیاسیە ئەویش سێ وەزنی هەیە. یاسا قیاسیەکانی فعال، مفعال، فعول. چۆنی ناسینەوە خوێندکاری عزیز؟ شەددە و ئەلیف بەیەکەوەیە، می و ئەلیف بەیەکەوەیە، ئەمیش پێشەوەی دایمەن واوە. فعیل، مفعیل، فعلە. چۆنی ناسینەوانێ؟ ئەم شەددە و کەسرەی دایمی لە پیتی دوو هەمایە، می لەگەڵ یا بەیەکەوەیە، ئەویش تەنها ئەو تای پێوکێک نمونەی تیا لە کتێبەکەیە. هیوادارم سوودتان لێ بینی بێ و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. ئەنگای سلێمانی، پێشەنگ لە سلێمانی.